مامۆسایانی ناڕازی سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامی کرد بۆ بەدەمەوە بوون و پشتیوانی بەردەوامی لە داواکاری مامۆستا و فەرمانبەران. ئەندامانی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی جەختیان کردەوە لە نێو میدیای کوردیدا بەتایبەت سوپاسی پەیام دەکەن کە هەمیشە بڵندگۆی شەقام و داواڕەواکانی خەڵک بوو. ئەمە زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بەڕاستی ڕووماڵیان بۆ خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی مامۆستایان ئەگەر وەستێک هەڵگرێت تەنها ئەوەیە کە بڵێن پیشەیانە و بێلایەنانە بوو لەگەڵ شەقامە بوو ئەو کاتانەی کەوا ئێمە هەستمانە کرد کەناڵەکان بەجێمان هێڵن پەیام لە شەقامە لەگەڵمانە ئەمایەوە. لە ڕاستیدا هیچ هۆکارێک لە پشتی نەچوونمان ببردم بارەگای کۆمەڵی ئیسلامی نەبوو. کۆمەڵ پێمان وایە کە پێگەیەکی جەماوەری گەورەی هەیە و توانین بڵین کەناڵێکی هەیە کەناڵی پەیام هەمیشە دەنگ و ڕەنگی شەقام بوو هەر بۆیە خەڵکیش پێی وایە کە کەناڵی پەیام کەناڵی شەقام بوو. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیش بەڕاستی زۆر دەستخۆشی بۆ و کەناڵە هەیە کە هەمیشە توانیوێتی لە ڕێگەی کەناڵەکەەوە بەڕاستی دەنگی ئێمە بە تەواوی جیهان و ناوچەکە بگەێنێ بۆیە زۆر سوپاسێک. کەناڵی پەیام لە ڕاستیدا لەوانەیە ئەو پێگەدارایی نەبێ بەڵام پێگەیەکی جەماوەری ئەجگار گەورەی هەیە کە ئێمە بەوا ئەزانین کە بەڕاستی دەنگ و ڕەنگی شەقامی بەواتای کەلیمە بە پرۆفشناڵی گەاندووە و گواستوێتەوە. بۆیە بەناوی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازیەوە سوپاسی سەرجەم کەناڵەکان ئەکەین بەڵام بە تایبەتی لە ڕاستیدا کەناڵی پەیام.